بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ئازیزان با بزانین ڕۆڵی تاک چییە بەرامبەر بەدەسەڵات. تاک سەنتەرە، تاک تاکێکە لە خانەوادا، لە ئوسرا، لە کۆمەلگا. هیچ تاکێک نابێ خۆی بەکەم بزانی. هەر تاکێک لە نێو کۆمەلگەدا پێویستە دەور و ڕۆڵی خۆی بەرامبەر بە هەموو شتەکان بجێڕی، بە تایبەتیش بەرامبەر بەدەسەڵات. ڕۆڵی تاک بەرامبەر بەدەسەڵات زۆر گرنگە. ئەگەر بێت و تاکەکانی نێو کۆمەلگا ساڵح بن، باش بن، بەڕاستی خانەوادەش باش دەبی، بەڕاستی دەسەڵاتیش باش دەبی. بە پێچەوانەوە ئەگەر بێت و تاک لە نێو کۆمەلگا گەندەڵ بوو، خراپەکار بوو، گوناهبار بوو، تاوانبار بوو، ستەمکار بوو، ئەوە دەسەڵاتیش هەروە دەبێ. چکە دەسەڵات نەتیجەی تاکەکانە. دەسەڵات لە نێو تاکەکان هەڵدەقڵێ. هەر تاکەکانن دەنگ بە دەسەڵات دەدەن، هەر تاکەکانن دەسەڵات هەڵدەبژێرن، هەر تاکەکانن دەسەڵات دروست دەکەن. ئەگەر بێت و تاکەکان بە پێچەوانەوە بیانەوێت دەسەڵات بگۆڕن، دەسەڵات دەگۆڕدێ لە چاکە بەرەو خراپ، لە خراپە بەرەو چاک. بۆیە بەڕاستی تاکەکان دەبێ هەمیشە دەوری خۆیان بزانن بەرامبەر بە دەسەڵات چییە و دەوری خۆشیان ببینن. دەوری یا ڕۆڵی تاک بەرامبەر بە دەسەڵات ئەوەیە کە هەمیشە پێشنیاری باشی بۆ بکە، هەمیشە ئامۆژگاری باشی بۆ بکە، هەمیشە ئەگەر چاکەی کرد هاوکاری بکە، هەمیشە ئەگەر خراپەی کرد بەڕاستی بەگوێی نەکە. وەکو لە زۆر شوێنی جیهانی ئیسلامی دەبینین خەڵکانێک هەن بە ناسنامە موسڵمانن بەڵام لە سەرکارن ئیدارەی موسڵمانان دەدەن، یعنی سەرپەرشتی خەڵکی موسڵمان دەکەن. ئەو موسڵمانانە بەڕاستی نابێ بە هیچ شێوەیەک بە زوڵم و زۆرداری ئەم دەسەڵاتانە ڕازی بن. بۆیە بەڕاستی تاک هەمیشە دەبێت دەوری خۆی بەرامبەر بە دەسەڵات ببینی. کاتێک کە دەسەڵات دەکەوێتە سەردەم و قۆناغی دکتاتۆریەت، ستەمکاری، بێدادی، فەرق و جیاوازی، هەموو ئەو شتانە ممارەسە دەکات، زوڵم لە خەڵک دەکات، خەڵک دەچەوسینێتەوە، مافی خەڵک دەخوا، مافی خەڵک پێشێل دەکات و خەڵک مەحروم و بێبەش دەکات. دەبێ ئەم دەسەڵاتانە قبول نەکەن. جا بە هەر شێوازێک بی، حتا ئەگەر بە دەنگدان بی، حتا ئەگەر بە هەڵبژاردن و بە ئینتیخابات بی، دەبێت لەو کاتانەدا هەڵوێستیان بەرامبەر هەبی تاکە هەڵوێست ئەوەیە کە دەسەڵاتی خراپ بگۆڕدرێ، دەسەڵاتی باش بێنێتە سەرکار.